زۆ سوپاس دایمە عەزەتانە دێن زۆر پێزانینمانێ ببورن کاک زەردەشت دەست پێکەمە لێەوە بزانم مەسەڵەن ئەم وەسفە زۆرانی کە بۆ شێخی ڕەحمەتی یەکرێکە بە شێخی خۆپشاندان بە ئەم لە شوێنە ناڕەزایەتی هەبوو بێ شێخ سەرباری هەڵکشانی تەمەنی سەرباری ناجێگیری تەندروستی حزوری هەبوو ئەمێ بزانم بە بیرەوەری تۆ کە ڕۆڵی ئەوی شێخ لەکەیەوە لەگەڵ ناڕەزەتەکانە تێکەڵایەتیەوە بوو. بەخێر بێن باوکم هەر خۆپشاندانێک هەبوایە لە سلێمانیە باوکم ئامادەیی هەبوو خاص بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی حەفەی شوبات کە سوورکێوی کوڕی شەید بوو بە بەردەوامی لە هەموو شار و شارۆچکەیەک هەبوو حوزوری هەبوو باوکم خۆپشاندان ئەچوو ینی بەڕاستی کابرایەک بوو نازانم ینی و پۆڵایە لە هەرکوێ هەبوایە باوکم حازر بوو ئامادە بوو بە بێ جیاوازی. باش ویستمەوە پرسم مەسەرەن بەر لە شەیدبوونی سوورچێو کە لە 20 شوباتی 2011 شەید دەبێ خۆپشاندانەکان لە 7 شوبات و دەستی پێکرد شێخ لە ڕۆژانی بەر لە شەیدبوونی کوڕەکەشی بەشداری خۆپشاندان و ناڕەزایەتەکانی سلێمانی کرد. بەڵێ لە ینی حەفەی شوبات باوکم بەشداری خۆپشاندانەکانی کردو ینی ئەو ڕۆژەشی کە سوورکێ و شەید دەبێ لە سەرایە لە کاتی خۆپشاندانەکانە کەیەتەوە بۆ ماڵەوە ئەڵێن کوڕەکە و بەردێکی بەرسەری کەوتو بەرینارە کە تەلەفۆنی بۆکە هەنێ و کاتش هەر لە خۆپشاندان بەر لە ڕووداوەکانی حەفەی شوبات بڵین لە دوای دروستبوونی حکوومەتی هەرێمەوە لە 90ەوەی بۆ دوای پرۆسی ئازادیشەوە لە ناڕەزایەتی و گربوون و خۆپشاندانەکانە شێخ حزوریە بوو. بەڵێ جارێکیان وازانم گرتبیان تەلەفۆنیان بۆ من کوتیان گیراوە بەر بوو بەریان نابوو بە حکمی برادێکەوە ینی لە هەر خۆپشاندانێکە بۆیە لە سلێمانی باوکم ئامادەیی هەبوو. باشە وێنە ڤیدۆی زۆرێ مەسەڵەن یادی شەیدی مامۆسایەکەکرێتەوە لە کۆیە شێخ حزورە یادی خۆپشاندەرێکی شەید بووی سی سایەقەکرێتەوە شێخی لێە بۆ یادی تیرۆری ڕۆژنامە نووسان سەردەشکاوە سۆران ڕۆژێ لە چەمچەماڵە ڕۆژە لە هەولێرە ڕۆژە لە گەرمیان بوو. ئەم ڕۆحێتەی چیوای لێکرد بوو کە بەردەوام حزوریە بێت لەم بۆنانی کە شەیدانی قەڵەم و شەیدانی ناڕەزایەتەکان بوون. باوکم یەکێک بوو لە هەرە کەسەکان کە لە کاتی خۆپشاندانەکانە قەڵایەک بوو بۆ کە سوکاری حەفەی شوبات ئەوانەی کە هەم دوای حەفەی شوبات کە شەید بوون ئەوانەی قەڵام بە کاوە گەرمیانی و بە سۆرانی مامە حەمە و بە زەردەش بسمانەوە وەکو کۆڵەکەی لێ هاتبوو بۆ وەرەمیان ئەو جوورهەتەی باوکم مەی بوو هیچ کەسێ نەی بوو لە هەرچی خۆپشاندان بوو. ڤیدۆی هەیە لە شاری هەولێرە لە یادی زەردەش عوسمانە کە قسە ئەکا ئەڵێ بۆ کەستان ناوێرن بڵێن ئەم دوو بنەماڵەیە بنەماڵەیەکی خراپن پارتی و یەکێتی بکوژی سەرێکی ئێمە پارتی و یەکێتیە بنەماڵی تاڵەبانی بەرزانی مقابلەکەی هەیە و ڤیدۆگەشی هەیە هەنی ینی وەسپی شێخ زایر ناکرێ هەنی من نازانم ڕاستە من کوڕی ئەوم بەس ئەوەی بەو کرا بە ئێمە ناکرێ بەڕاستی هێڵە. باشە زۆر جار چەمچێکی بۆ بەکارە ئەێنرێت ئەوترێ شێخ کۆکەرەوەی خانەوادەی شەیدانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی بووە نێشتووە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان سازش لەسەر خوێنی ڕۆڵەکانیان بکەن ساڵانە لەگەڵ نزیک بوونەوەی ئەم یادا بە مانگ بەرلەوە ئەو پەیوەندی پیانەوە کردووە ئامادەکاری کردووە ئەمە لە زاری خۆتانەوە بزانم بەر لە هەر یادێکی حەفەی شوبات شێخ ڕۆژەکانی چۆنە ئەگوزەران. ڕۆژانە کە نزیکی حەفەی شوباتە بۆ دەستێکرد بە چاپکردنی کۆسەرەکان بۆ یادی حەفەی شوبات 24 ساڵ 5 ساڵ پێشەوەی کە لە هۆڵەکان باە هۆڵەکانیە کرد کۆبوونەوەی بە کە سوکاری شەیدانی حەفەی شوباتە کرد چی بکەین و چی نەکەین یعنی کۆکەرەوەی هەموو کە سوکاری شەیدانی حەفەی شوبات بوو باوکە خۆشی هەر سەرۆکی ڕێکخراوی حەفەی شوباتیش بوو. بە بەردەوام حزوربوونی لەم ناڕەزایەتیانە کۆمەڵە دۆستی بۆ پیا بوو مەسەلەن کە ئەوانش پیگەرن سیمای دیاری و خۆپشاندان و ناڕەزایەتیانە بوون لەوانە ئیسماعیل عەبدوڵڵای ڕەحمەتی ئیسماعیلی سەرای ئازادی ئەم پەیوەندی و هاوڕێتیان هەر لە خۆپشاندانەکانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی بوو یا پێشووتر پەیوەندیان هەبوو لەگەڵەوە. ئیسماعیل ڕۆحی شاد بێ باوکم لە ڕووداوەکانی حەفەی شوباتەوە ئیسماعیل
ناسی و ئیتر تێکەڵبوونی وەکو کوڕێکی ئەو ماڵی لە هاوسمایل بە ڕەحمەت بێ لەو کاتۆی تسمالیش وتە بێژی کە سوکاری حەڤەی شوبات بوو ینی ئەمساڵ ئێمە یادی حەڤەی شوبات دەکەینەوە بە جیاوازی دوو کەس شێخ زایر و سمایل عەبدوڵڵا کە هەردووکیان وەفاتیان کردو پار لە سەر گۆڕەکەی سوورچیەوە بوون ئەمساڵ بەبێ ئەوان ئێمە یادیانەکەینەوە. باش لە مودەی ژیانە ئەوەی کە مەسەڵەن ئامۆژگاری ئەوەی کردبێ وەکو نەوەکانی خۆی چی لە مێشکی تۆ داماوەتەوە مەسەڵەن ئەوەی شێخ ئامۆژگاریتانی کردبێت ئامۆژگاری کردبێتین لەبەر ئێمە تەمەنێ ئەنی لاانەیە ئێمە 10 ساڵ من باوکم نەدیوە کە هاتۆتەوە من کوڕێکی گەورە بوو ئەوەی کە ئامۆژگاری ئەمە کردووە سەر کێسی شەید سوورچێ و بەردەوام بین تا ئەو ڕۆژەی حەقی سوورچێ وەرەگرین و لێرە شۆیڵێن ئێمە هەر بەردەوامە بین و ساڵانە ژیادی سوورچێوی برامەکەینەوە دڵنیایەکەینەوە ئێمە ئەوەی کە باوکم کردبێتی ئێمە بەردەوامی بە کێسەکەی سوورچێوەی بە خۆشیش نابین. باش 14 ساڵ تێپەڕە بەسەر هەم شەید بوونی شەی سوورچێ و هاوڕە شەیدەکانی دیکەیشە ئەم ساڵ وەختوتت ساڵێکە جیاوازە لە ساڵادەکانی دیکە لەبەرەوەی دوو کەسایەتی دیار و ناسراوی ئەم مەڕاستیمانە کە یادەکانە نەکردەوە ئەوان ژۆپاتیان کردو و کۆچیان کردووە ئەم ساڵ چیەکەن پلانتان وەکو خانەوادی شەیدان چیە بێ بۆ یادی حەڤدی شوبات و شەیدانی ڕۆژانی دوایی ئەم ساڵیش هەر وەکو ساڵانی کە یادی شەیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییەکەینەوە لەسەر گۆڕستان وەنونە حەڤەی مانگ یادی ڕێژوانە شەید ڕێژوان 20 مانگ یادی شەید سوورچێ و 21 یادی شەید شێرزادە 25 جوازام یادی شەید گەرمیانە هەنی ساڵانە دوایەوە شەید هەردیە یادیەکەینەوە ساڵانە ئەم ساڵیش هەمان شتەکەی واتە بە وەفاتی کاک شێخ و کاک ئیسماعیل عەبدوڵڵای وتە بێ هەر بەردەوامە بین ئینشەڵڵا تا ئێمەش بمێنی هەر بەردەوامە بین. ئەم بەرنامەیە خۆزیتەوە پەیامت چییە لەم ساڵیادەیە؟ هیوادارم دەوەرەوەی ناتوانانی داواکەی لەم دوو بنەماڵێ بڵێ هیوادارم یان داوایان لەکەی تاوان باران بن بە دادگا لەبەرەوەی هەر کاتێک ئەمانە نەمانەوە کاتە تاوان بارەکان نەگیرن لەبەرەوەی قەت داوایان لێ نەکەی باش ئینسانێکی درۆزنن ئەنی حکوومەتێکی درۆزن و حکوومەتێکی هیچمانەیە پێویستیش ناکە داوای هیچیان لێ بکەیت لەوەی بێسوودە تی کاکە برم. باش ویستم ئەوم پرسم بەر لە کۆتا پەیامەکەت بەڵام بیرم چوو ئەوەی کە مەسەڵەن لە دوای وەفاتی کاک شێخش هەر ناڕەزایەتێکی دیکە بێ خۆپشاندانی مامۆستایان فەرمانبەران هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵاتەکانە بینم خەڵک ئەسەب بۆوا کێشێڵێ ئاخە گەر شێخە مایسە خۆی گۆچانەکەی ڕابرایەتیم ناڕەزایەتیە کرد و لە پێشەوە بوو ئێوە سەرنجتان چێ لەسەر ئەو پرۆشی چین و پێشەکان بە تایبەت دەنگە ناڕازیەکان کە بە ئەسەفەوەن بۆ نەمانی شێخ کە پێشووتر ڕابرایەتیانی ئەخر باوکم ناڵم تەمەنێکی زۆری هەبوو بە گۆچانێکەوە پێش هەرەمیانەکە و ینی خەڵک وەفای ئەوەی هەیە بەرامبەر باوکم کە کاتێک خۆپشاندانەکرابوو تەمەنەوە جەرگی سوتاوە لە پێش خەڵکەوەیە کە پێویستیشی بۆ مامۆست ئەو تەقاوتێک بوو کە موچەکەی وەرەگرت ئەچۆ پێشی مامۆستاکان بۆ خۆپشاندان هەنی بەو تەمەنەوە هەنی خەڵک بۆیە ئەسەفی بۆ ئەخوا خەڵکی کەشمان هەیە لە ماڵەوە دانیشتەوەیش بەو تەمەنەوە ئەچوو داوای مافی ئەویەک. سڵاو لە ئێوە لە بینەران ڕۆحی کاک شێخ زایر و هەموو شەهیدانی حەڤە شوبات و شەهیدانی نان و ئازادی و قەڵەم شاد بێت و کاک ئیسماعیل عەبدوڵڵا شەر ڕۆحی شاد بێت کە یەکێک بۆ لە دەنگەکانی ناوسەرای ئازادی و درێژە پێدەری ئەو کاروانە. لە ڕاستیە ئەو نازناوەی کە بۆ کاک شێخ زایر دانراون ینی نازناوێکن کە هەڵخوڵاوی ناخی خەڵک و بەرمەبنای ئەو تێکۆشان و مێژووە بووە کە شێخ زایر خۆی نووسیوێتیەوە خۆی بەرهەمێناوە. هەر بۆیە بەڕاستی شێخی خۆپشاندەران
شێخی کۆڵنەدان شێخی شەقام یەکێکە ئەو نازناوانەیە کە ئەم بەرهەمی هێنا بە خەباتی خۆی بە مێژوو خۆی بۆ تێکۆشانی خۆی من بیرمە جارێک بووی باس کرد دەمکایی و چۆن بتوانم بچم بۆ تونس بۆ سەر قەبری بۆ عەزیزی یاخود بۆ جنوب و ناوەڕاستی عراق بۆ خۆپیشاندانەکان بۆ میسر باسیەوە کە چۆن بچێ بۆ ساحەی تەحریری میسر یعنی ئەو ئەیویست بێ بە سەفیری خۆپیشاندەران نەک هەر لە هەرێمی کوردستانە بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەو سنوورە ببڕێت و دروستکردنی ڕێکخراوی حەڤەی شۆبات و سەفەری ئەم بۆ دەرەوە بۆ هەندەران بۆ سوید بۆ ئەو شوێنانی ترگەیاندنی ئەم پەیامە ئەوەمان پێڵێت کە سەرباری تەمەنی سەرباری خراپی باری تەندروستیشی کە من لە نزیکەوە ئاگاداریم هیچیان ڕێگر نەبوون لەوەی کە دا ببڕێ لە خەمی گشتی دا ببڕێ لە کۆڵنەدان دا ببڕێ لە بوێری ئەمەش پەیوەندی بەڕاستیە بە مێژووی خۆیەوە هەیە پەیوەندی بە زۆر پێش حەڤەی شۆباتشەوە هەیە کە منە شایەتی بۆ دەم لە زۆر پێش حەڤەی شۆباتەوە ئەم لەم خەباتا بووە جا چ لە سەردەمی پێش ڕژێمی گۆڕ بە گۆڕی سەدام حوسەین بێکە پێش کۆتایی ڕژێم بێواتە پێش ڕاپەڕین کە لە کایانی نیشتیمانیەتەوەیەکا بووە چۆکو خۆی چوەکو بنەماڵە و لە دوای ڕاپەڕینیشەوە کە نادادی و ستەم لە سەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستپێکە ئەم هەر بەردەوام بەشدار بووە لەو ناڕزایەتیانە هەر بۆیە ئەم ساڵ بەداخەوە کە یادی حەڤەی شۆبات و ڕۆژانی دوایەکرێتەوە بەبێ حوزوری کاک شێخ زایر شێخی خۆپیشاندەران بەڵام دڵنیام هەم بنەماڵەکەی هەم هاوڕێکانی هەم ئێمەمانان لەو ئاستا بین کە ئەو پەیامەی ئەو بگەێنین و ئینشاءڵڵا ئەو کاروانە بەردەوامە بێ و بە دڵنیاییش تا ستەم هەبێت تا نادادی هەبێ تێکۆشان فراوانترە بێ گەورەترە بێ خەڵک سوورترە بێ لەسەر داواکانی و پێم وابێ بە وەفایش بۆ شێخ زایرەوەیە کە ئەو کاروانە بەردەوام بێت و هەروەها وەکو خۆشی دایمە ئەیوت هەتا دادگایەکی عادیلانە دادگایی هەموو ئەو کەسانە نەکا کە لە کەیسی حەڤەی شۆباتا بوون و لە پشت کەیسی حەڤەی شۆباتیشەوە بوون لە پشت کەیسی شەیدانی قەڵەم و نانە ئازادیشەوە بوون ئەم خەباتە کۆتایی نایە و بەردەوامە بێت و هەرگیز ئەو خەونەی ستەمکاران و دەسەڵاتی بنەماڵەی نایەتە دی کە بیەوێت ڕۆژە لە ڕۆژان ئەم یادانە بە خامۆشی تێپەڕن. ئاشنایەتی ئەمە کۆنە لەگەڵ جەنابی کاک شێخ زاید و بنەماڵەکەیان ئەوەی کە دواتر لە خۆپیشاندانەکانی شۆک و ڕەمزێک دەرکەوت بە دیاریکراوی لە دوای شەیدبوونی ڕەحمەتی شەید سورشێەوە بوو کە بووە کارکتەرێکی دیاری نێو خۆپیشاندانەکان لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستانیش بەگشتی ئەوەی کە پێی وترا شێخی خۆپیشاندەران دوای 2 ساڵ لە شەیدبوونی شەید سورشێ و ناڕزایەتیەک نەما لە هەرێمی کوردستانە کە بۆ داواکردنی ماڤێ کاک شێخ زاید بەشداری تیانەکە منە کات بۆ ڕۆژنامەی هاوڵاتی دیمانەیەکم لەگەڵ کرد لەسەرەوەی کە بۆچی ئەم پیاوە بەم شێوازە بەشداری سەرجەم خۆپیشاندانەکانەکە لەگەڵ کاوی شێخ عەبدوڵڵا بە دوای مانشێتەیە گەڕاین کە شایستەی ئەم پیاوە بێ بەوەی کە بیکەینە مانشێتی ڕۆژنامەکە ئەوەمان هەڵبژار کە شێخی خۆپیشاندەران وەگەوەی کە لە ڕۆژنامەکە بە خۆشحاڵی و ینی ئەرشیفەکەیم لاماوە شێخی خۆپیشاندەرانمان هەڵبژارد بۆکو لەقەبێک بۆ ئەم پیاوە کە کاک شێخ زاید بەشداری لە سەرجەم خۆپیشاندانەکان کردووە سەرەڕای ئەو نەهامەتیانی کە پێشتر دووچاری هاتووە کە ئەسیری جەنگ بووە و دواتر هاتۆتۆ تووشی نەهامەتی ڕۆژگار بووە لە هەرێمی کوردستان و دواتر شەیدبوونی کوڕەکەی بە دوایە هاتووە وای لێ هاتبووە گەر خۆپیشاندانێک کاک شێخ زایدی تیانە بواە هەستە کرد فەراغێک هەیە لەوەی کە ئەم پیاوە لەم خۆپیشاندانە بەشدار نییە چونکە دەمانبینی دەچوە دوهۆک دەچوە هەولێر دەچوە زاخۆ دەچوە هەڵەبجە ئەچوە ئیدارەکانی تر کە خۆپیشاندانێکە بوو لەگەڵ کە سوکاری شەیدانە بوو و زۆر پەرۆژ بوو بۆ ئەوەی کە بەردەوام یادی ئەم شەیدانە بە زیندوی ڕابژیرێەوە کۆڵەکەیکی بەهێز بوو بۆ هێشتنەوەی
کە سوکاری شەهیدانی حەڤەی شوبات پێکەوە ئەم بازنەیە کاک شێخ زاید زۆر بەباشی لەگەڵ ئەو بەڕێزانی تر کە خاوەنی شەهیدن ڕایان گرتبوو و بەردەوامیش بینیمان یعنی ئەم پیاوە دۆچیەکانی بەجیهانی کرد بە تایبەت دۆسی شەهیدانی بەجیهانی کرد وڵاتانی دەرەوە گەڕایەتی ئەوروپا گەڕابە ئەوەی کە ئەم دۆسیەیە نەمرێ و بەردەوام کاری لەسەر بکرێت. بێگومان ئەم گەنجە کە لە خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی یا دەرکەوت وەکو گەنجێکی پڕ حەماس، پڕ جوڵە، پڕ چالاکی، پڕ بوێری و ڕوبەڕووبوونەوەی ستەم و نادادی دەرکەوت. هەر لەو پێناوەشدا لە ڕاستیە بەداخەوە ڕوبەڕووی ڕەنگە کۆمەڵێک قسە و قسەڵەوەکو ناوناتۆرۆش بوو بێتەوە کە دڵنیام وەکو خۆشی لە ڤیددیۆیەکە پێشکۆچی باسیەکە کە لە ڕووی دەرونیەوە زۆر ئازاری داوە. یعنی ئەوە یەکێک بوو لەوانەی کە دەسەڵات و پاشۆکانی دەسەڵاتیش بەداخەوە لەم وڵاتە بە بەرنامە کە چۆن هەمیشەیانوێ لە دەنگە ئازادەکان بن، دەنگە ناڕازەکان بن. هەر بۆیە ئەو کاک ئیسماعیل لەو فترەی کە من ناسیم هەم لە خۆپیشاندانەکانی سەرا هەم لە ڕۆژانی دواییش جگە لە بیۆریەکەی جگە لە پڕچالاکی وزەکەی ئەشیویست لە ڕاستیە بتوانێت لە فەزا گشتێکە بە شێوەیەکی ڕێکخراوتر کار بکە و خزمەت بکە و بۆ تایبەتی بۆ کەسوکاری شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی و هەروەها لەو فترانەش کە ویستی وەکو پەرلەمانتارێک کە کاندید بوو لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی بتوانێت هەم جارێکی تر لە کایەکی ترە خزمەت بە فەزای گشتی و بە چاکەی گشتی بکاتوانە. بۆیە لە ڕاستیدا ئێستا بە قەناعەتی من هەبێ هەموو ئەوانەی کە لەسەر ئەم گەنجە قسەی ناڕەوایە نەکرد ئەبێت لە ناخەوە داوای لێبوورنی لێ بکەن و وجدانیان عەزابیان با کە لەسەر چ لە بنەمایەک هەموو ئەو بابەتانیان بۆ ئەم گەنجە دروستە کرد. من هەمیشە بە دەنگەکەی بە ئازایەتی و بە بیۆریەکەی یەتەوە پێشاوم بەو جوڵانەی کە ئەیویست لە خزمەتی گشتیا سەرفی بکات. بۆیە لە ئێستاژا کە ئەم ساڵ نزیکە بینەوە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی بە قەناعەتی من ئەبێت نەمانی هەم کاک ئیسماعیل هەم شێخ زاید لە بری ساردکردنەوەی یادەکان ئەبێت بێتە هاندەرێک و هۆکارێک بۆ گەرمترکردن و بە گۆرترکردن و بە جۆشکردنی یادەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی. ڕۆحی کاک ئیسماعیل و هەموو شەهیدانی حەڤەی شوبات و شەهیدانی دیکە شاد بێ. ئاشنایەتی ئەمە بۆ سەرەتای دروستبوونی بزوتنەوەی گۆڕانە گەڕێتەوە. ئەوەی کە کاک ئیسماعیل بناسێ پێویست ناکە کە ئێمە لێرە لە میادە بگەڕێنەوە بۆ ئەوەی کە تایبەتمەندیەکانی ئەم کوڕەچی بووە، چونکە ڕۆحێتێکی هەبوو کە ڕۆحێتی فیداکاری بووە، ڕۆحێتێکی هەبوو ڕۆحێتی خزمەتکردنی هەم خەڵک بوو هەم ئەو کەسانە بوو کە ئیسماعیلیان ئەناسی و ئەوانش کە نایانەناسی، چونکە بینیمان لە سەرای ئازادی بە دەنجێکی بڵند داوای مافی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانیە کردووە. ئەو تەمەنەی کە هەیبوو ئەیویست لە کارێکا بەسەری بەرێ کە خزمەت بێ بە چاکەی گشتی کە ڕۆحی شاد بێ هەر ئەوەشی کرد. ئەوەی کە لە ماوەی ڕابردوو دووچاری بووە لە ڕاوە دوونان لە زیندانی کردن لە زۆر فشار دروستکردن بۆ سەری هیچ کات لەمانە نەیانتوانی لێویستەکانی بیهێن نەخوارەوە، هیچ کات لەمانە کاریگەریان نەبوو لەسەر ئەو پەیامەی ئەو بۆ خزمەتی چاکی گشتی هەڵی گرتبوو. هیوادارم ڕۆحی شاد بێەوە نمونەی زۆر بێ ینی بەڕاستی. خۆی مەسەلەن لە چەند جارێک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وتەیەکی بەڵاوە کردەوە لە مەرگوژی مستی سێبەر و ئاواوێ مێنێتەوە هەر چاکە و ناوە. ژین و مەرگی ئیسماعیل عەبدوڵڵا چیمان پێ بڵێ؟ ئەوەی کە کاک ئیسماعیل کردی زۆر جار کە چوین بۆ شوێنێ خەڵکێکە بوو ناوی نازانی بەڵام بینی بوو یەیزانیش کەسایەتیەکە ئەیوت داری خلە وەکو نیشانەیەک وەکو ڕەمزێک بۆ ناساندنەوەی ئەم کوڕا بۆ ئەوەی کە کوڕێکی کۆڵنەدەر بووە کوڕێک بووە هیچ با و بۆرانێک ئەوەی کە لەسەر قەسیدە و چیرۆکی داری خلە هەیە نەیتوانیوە پاشەکشە بە مەبادیئەکانی بکە. ئەوەی کە کاک ئیسماعیل لە تەمەنی کردی نیشاندانی وەفا بوو بۆ خوێنی شەهیدان، چونکە هیچ کات پشتی کە سوکاری شەهیدانی بەرنایە، هیچ کات دەستی لە دۆسەی شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی هەڵنەگرت و هیچ کاتێک لەسەر ئەو داواکاریانی کە هەیبوو نەهاتە خوارەوە. بەڵام ئەوەی کە بینیمان لە ماوەی ڕابردوودا
پێش کۆچی دوایی کاک ئیسماعیل بەهۆی جیاوازی فکری حیزبیەوە بەداخەوە زۆر جار هێرشی ناڕەوا کرایە سەری لەبەرەوەی ئەم بیرکردنەوەیەکی هەبوو لایەنگری هێزێکی سیاسی بوو خەڵکێکی دیکە هەوڵیانەیە بۆ شکاندنی کەسایەتی ئەم لەبەرەوەی کە لایەنگری حیزبێکی سیاسیە بەڵام وەکو ناخ یەکێک بوو لەو کوڕە ناخپاکانی کە بیری لەوە ناکردەوە کە فڵان کەس لایەنگری چه حیزبێکی سیاسیە هەرچی پێ بکرایە بۆ خزمەتی شەخص بۆ خزمەتی چاکە گشتی جێبەجێ کرد ئەوەی کە ئەم گەنجەی جیا کردەوە لە خەڵکێکی دیکە ئەو فیداکاریە بوو کە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کردی سەرڕای هەموو فشارەکان 62 ڕۆژ لە سەرای ئازادیا بوو وێنەکانی بینن کە زۆر جار هێرشکراوەتە سەری بەڵام هیچ کات لەمانە نەیگەیانوتە ئەوەی کە دەست لەو داواکاری ڕەوایانە هەڵگرێ کە داواکاری حەقی میلەتەکەیەتی وەبینیمان لە کۆچی دواییە خەڵکانێکی زۆر زۆر بۆی بەداخ بوون ئەم بەداخبوونەی چی بوو هی ئەو قوربانیدانە بوو کە کاک ئیسماعیلیای بۆ کۆمەڵگاکە کاک ئیسماعیل کەم کەسێ لە هەرێمی کوردستان نەیناسێ لەبەرەوەی بە تەمەنێکی کەمەوە لە خۆپیشاندانی حەڤدەی شوبات و ڕۆژانی دوایی هەمیشە ئامادەیە بۆ لە خۆپیشاندانەکان ئەمێ بزانم لە ماڵەوە ئیسماعیل کەسێکی چۆن بوو تا چەند لە خەمی خەڵکا بوو بەخوا خەمی خۆی نەبوو خەمی خەڵکی بوو گوتی دایکە ناوچتم کاکە جان وەزلی بێنە ڕفیقەکانی وەزلی هیناوە گوتی دایکە من وەزلی نایم دایکە خۆی لەم لە زوم عمر بوو ڕفیقەکانی خۆی هەموو شوار نەژمە هەیە خۆی شەق جەعفەر حکم کردەوە وتی چۆن تۆ پیا حکومەت هەسا و ضد حکومەتە هەساوە دابەزانێ ئیتر بە خوا عەفو بکە کاک نەشوروان و ئەوەیە لەگەڵ میلەزم عومەرە تعیینی کرد وەکو تازە پۆلیس بوو یعنی وەکو پۆلیس دانەخۆتە نەزانی ئەم جاری وازن کاکە جان هەموو برینەکە تازە نەکوتی دایکە یەخوەکە جەرگی نەسووتی زیشورکە نەس دایکە باوکە بە دایکە زۆر گوناحین غەرۆ ڕۆژتە حەڤەش و بات شان جار خۆتە نەزانی هاتوونە سەرمان بەخوا نەوەشین هاتوو لێرەیە بەس لەبەر خەت اسمعانیشم نەوتیم چی بکەم وتی دایکە بەخوا حتى ئەخن نەفەسە لەگەڵ حەڤەش و بات حتى ئەخنا لەگەڵ شێخ زاهیر بوو بلي حەڤەش و بات بوو ئەم کوڕە من لەگەڵ شێخ زاهیر لەمانی دوو تر لەیەکی دوو تر خاریکن ئەشم مەلسەت دارێبن بەخوا شتیای هیناون بووی دکتۆر ئەڤڵ واوانە دایک بمارکی شەپاک و شەهیدان یەخوا دایکە جان کەس زەرگی نەسووتی دایکە من بەخوا حتى ئەخر لەحەزە من لەگەڵ ئەوانە ئەبیم ئەخر لەحەزە لەگەڵ ئەوانە خەمی خۆی نەبوو خۆی نەبوو نەبەخوا نەبوو من نەبە برای بوو بەخوا براکی تەخەڕوج و 2 ساڵ وتم ئیسماعیل جان خەڵکی تەعیین نەکات خەڵکی وەسە بوو خەڵگەکەیت وەسە بوو براکەیتی بکە تەعیینی بکە معاتەوای کردو ئیش و کانی حەماڵە لەو سۆپەرەکە مەرکی لە هەوەری تازە بوو رە پرسیاری بکە مکابە ئەیبە و مکاباتی نوتی دایکە من فەخری پێکەمەوە دایکە هیچی بوو برام بکەم ئەڵێ ئەو ئیش بوو برایکە ئیش بوو خوشکەکە دایکە من ئیشی وان ناکەم محەممەد جان و کاکە جان ئیشی بیلاک بێ حەماڵی ئەکەیت ئەواکەیت من سەر بەرزوو بوو منە بەخوا گوتم کاکە جان بڕەوەت ئیسماعیل جان بەخوا ڕۆژ خەڵکی 1000 کەس تەلەفۆنی بۆ کرد تەعیینە کردی ئیشی بۆ ئەوەی کردی ئیشی بۆ کرد هەموو کردی بە پیاو بەخوا بەعزی جاری دانی بە هەموو بەعزی کەسی یاوە بۆ خۆی نەبوو هسه أول لو رجع عمري خوكس نوتي دايك تجون اسمع الروي حتى إيش بسمعين بيا كردين اسمعين توا روي دايك ناي دايك شي بيا كيتو شي بيا من أكري همو روج بو طلبة جامعة روج بو دوكا روج بو هوريرة روج بو رانيا روج بو نوتي بو كويا روج بو أوات بو حج أحمد أو كنارة روج بو حلب جاكون أم قرة من دانشتيني نبو غير روج لقال شيخ زهير أقرأ وتوا كاكا جان ملي خلق تازانا كوتي دايك بخوا حتى اخي النفس لقال حباش شباته دايك زور قناحين يا اخوة دايك جاركي كاس نسوتي بايشو خرية ام جنجانا فوتاني دايكا قلت له روجا انت بري الاخوة اخوة حق بالسنين اخوة حق السنين قلت له حق السنين اخوة جنب على ناكا بس وردا حق سنين من وقت براكيت كجراوة براكي عبد اسماعيل كجرا عبد المنافة كجرابو ميترج نوتي قلت والله دس جمال فرماني تيايا ودس اوات يايا نوتي قلت من شبكم قومنيش صلاة مني او سلاح داري من عبد خوايا ايش صلاة مني خوايا نوجي ما كرد خوايا ايام بدستو بس نايم يكسر بيكو جنجاتي با اما يزاليل بي لبلا اول سي وبينجي كاس رانيا وبتواتا لا روانديسا بس كاس رمي كردونوا
دعاء ما كردو تم أمامي زي لو رجع تلفون بوكد لما كرم لازم عمارة تزنش ميوانة لما لازم قلت مشيه والله وجمال فرمان هنا ودس أدرزي أو كم مخواي حمدة وزور زل حق خواي جان حق أو قرى من رفاني ولوت إشكاني حقي أو قرى شمبوكا ئەو هەموو گرتن أو حمو قرتي لوت إشكاوة هاتون تنك سربان قراوة أو تا مخفري أزادي مخفري السرايا برا سؤال حمو كان هاتون هو قال لي رجع قلت ما أخراوة عقلكتن تخوا كرك من أوانا بشوكا لا خويا شرطنا وتنك أوكا أو حموليان ولوتشكا وبردي لا تشتا خوت عقات عندي خوت عندي بو تمكاكا جان كرك من أمانة بسيط بأخر أو عقل كردة وتبوشي دادا جيان ثم أو عقل كردة كرك من أمانة بشوكا لا تنك سربان خويا قري توا وتأخر تولا مظاهرة كلا مصري هناوي توا تولا مظاهرة ما كنت كرة دس من خوش بمستحق لو خربترتن بوساريتا قلت تولا مصري تو أواكا تو اسمعين مصرية قلت مصرية أجداد وأبد يسمعين كردة باوك إلا ملكانية برا سؤال إبراهيم باشاية برا سؤال ملكانية أواكا قانجا ما دعوه ما في خوياكا خون دعوة أم حمو خلق دعوه ما في خوانا كان بو أشبو مالي شايت كوا قرمياني حمو أقردار سؤالي اللي بكان حمو أقرأ أو قرص راحاتي نابو كاكا جندان شي ملي عالم تضغط دايك بخوا حتى آخر لحظة حتى من أمرين من اللي قال دايك باكو دايك الشهيدانا من دايك من أونايك مو يتريش أم قرى لحد آخر لحظة قال الشيخ زاهر قوع فوق وقت وانا أبو الشيخ زاهر برد الشيخ جان حاضر بي عشان بمال باكو الشهيدان هولا يقيرتو أقراتو أوكا يتر قرى كمان حتى آخر لحظة حتى أمريش أنا سيب بود الله بقى قرى بالاونا كيداي حتى أمري بالا ما لا تفسير كسنا ترسيبو بخوا اللي لا تلفوني كردو وقت الجيرا واسمع عند بخوا ابا مبرجو موجو اقصى لك بقروخو مكان بخوا دكتور برهام حمو البارتيه لحمو تلفوني بو كردو تسمعين ورا سياره اخر موديل تاييني ورا شوكات اييني وايكن بوظابيته وتكاكا من نم كردو بو شوكا سياره وشوكايا من كردو بو فقير وهاجاره ومن لا شي كان بولام لازم عمره في كانوا قوم السنه نجموش ونجمان هي بس من بو فقير هاجا عالم نيه نبيخو علمني انا وشي اشتي بكر شربوا من اغلاقيبك خوتن عقل ليشني من قرا مالو مالو ازاني دنيا شو انا من نفو خم نمكر ولا بلدان قصراب بو شقايا بو خوما عمو رفيقا كان اخواني فروش لم حزبه كرمي غلا سر خوي لا سر او تا بوليسا او تبر سؤال لقرداكي شبكه رجال نسيوتي لا قال ارام الشيخ محمد او ارام الشيخ محمد كان معاش بريبو كراكي خوم او السؤال اللي كان او قردا كان كراكاك نقشروانا بخو او خاني كردو برنجي شاني خوي تداك بسلفا يا ولا ملا او لا تداك من حزنك تنزل بكسب كام زباني بلا والله اسمعين خاني كردو بخوي كردو بخلقنا كردو من بخلقوا فكر اجانب كردو ام قرى من اواب بخوا ديناري بيبو لا نخوش بخوي تلفوني كرد لا قردكا شوفوا قردكا بربو مالي اسمعينا منيش بعد جاري تلفوني ما كرد لا قردكا كجار قرى كم نخوش بك لا خفاطي يا اخوات منيش بدسني دايك ما عاش تخربو دايك أقول تلفوني كنت ولا شرمني بمنا لك كاك جان أدو تجيبك خذ وزني اسمع جان أذان صلاة النية أجريا نرجو وصول لك بلانا كيبك أجريا أنا دايك أسا بدنس النبي خيرك أواب كم مساعدة دو فاكري بكم شيري بكريم درسي بكري بونا خوش تمشي بكم باوكا كم أخوي عقر دارا وتي داك من شبكة لا قرتك روانا يكرد بو مال برا بو مال اسمعين كاكا قراك من أخوة وازلي بيني